نوێنەری نوێ سکرتێری گشتی نەتەوە یەکگرتووەکان لە عێراق هیوای سەرکەوتن بۆ مەسرور بارزانی لە سەرۆکایەتیکردنی کابینی نوێی حکوومەتی هەرێمی کوردستاندا دەخوازێت. مەسرور بارزانی ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان لەگەڵ جەنین هێنس پلاسخارت نوێنەری نوێی سکرتێری گشتی نەتەوە یەکگرتووەکان لە عێراق کۆبەوە. لە کۆبنەوەکەدا وێڕای تاوتوێکردنی پێشات و ئەگەرە سیاسیەکان مەسرور بارزانی پیرۆزبایی لە پلاسخارت کرد بە بۆنەی دەستبەکاربوونی لە کاری نوێیدا و ئامادەیی هەرێمی کوردستانی دەربڕی و بۆ هەماهەنگی و کاراسانی لە جێبەجێکردنی کارەکانیدا. لە بەرامبەردا نوێنەری نوێی سکرتێری گشتی نەتەوە یەکگرتووەکان لە عێراق هیوای سەرکەوتنی بۆ مەسرور بارزانی لە سەرۆکایەتیکردنی کابینی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان داخواست. هەر لە کۆبنەوەکەدا گفتوگۆی کێشەکانی عێراق و هۆکاری دواکەوتنی چارەسەرکردنیان کرا. لەو بارەیەوە ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان ئاماژەی بە گرنگی جێبەجێکردنی تەواوی دەستور و پەلەکردن لە دامەزراندنی دامەزراوەکانی فیدراڵی کرد. لە بەشێکی دیکەی دیدارەکەدا پرۆسەی یارمەتیدان و گەڕانەوەی ئاوەرەکان و دووبارە ئاوەدانکردنەوەی ناوچە ئازادکراوەکانی دەستی داعش تاوتوێکرا. پەیوەست بەو پرسە نوێنەری تایبەتی سکرتێری گشتی نەتەوە یەکگرتووەکان لە عێراق جەختی لەوە کردەوە وێڕای ئەوەی نەتەوە یەکگرتووەکان لە ئەرکە مرۆییەکانی بەردەوام دەبێت بە هاوکاری هێز و لایەنەکان تواناکانی خۆی دەخاتە گەڕ بۆ لێ نزیکبوونەوەی نوێنەرانی پێکهاتە و تایفەکان بە ئامانجی دۆزینەوەی چارەسەری کێشەکان. هەوڵەکانی تەواوکردنی کابینی نوێی حکوومەتی عێراق و پێکهێنانی حکوومەتی هەرێمی کوردستان و پەرەسەندنی پەیوەندیەکانی نێوان بەغدا و هەولێر بە ئاراستەی دەستپێکردنی قۆناغێکی نوێ تەورێکی دیکەی دیدارەکە بوو.